کاندیدتان دەبێت بۆ سەرۆکی هەیە ئەوە نازانم لە کۆبوونەوە باس دەکەن کاندیدتان بۆ جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کێیە؟ ئەوە بە ئەوش باسمان نەکردو باس ئەی بۆ سەرۆکی پەرلەمان ئەوەش باسە باسان نەکردووە هیچ کاندیدێک ئێمە ناومان نەهێناوە باسمان نەکردووە لە ئێوە هیچ هێڵی سوشەمان لەسەر جێگری سەرۆکی حکوومەت ئەگەر بدرێ بە گۆڕان طبعا اعتراضمان دەبێت اعتراضتان هەبێت ئەی اعتراضتان هەبێت لەسەر دوو جێگری هەبێت اعتراضمان دەبێت لەسەر ئەوەشتان بێت خۆتکردنەوەی جێگرەکەیە ینی ئەگەر دوو دەبی با بکرێ بە چارە من وەخت خۆی وتم با بکرێ بە چار بۆ هەریکە دانێت یعنی ئیلا ئەبێ یەک جێگری هەبێت من پێم وایە ئەگەر ئێمە بەحسمان لەسەر پاشەکەوتە بەحسمان لەسەر ئیدارەیەکی عەمودیە کە ئیدارەی مۆدەرن ئیدارەی عەمودیە بەحسمان لەسەر تەرشیحکردنی کابینەیە ئەو هەموو پان و پۆڕی بوو چەند مەسەڵی بوو من سەرنجم یاد خۆشت پێشتر لە ڤیدیۆکە پێشەوە سەرێکمان کرد لەسەر ئاستی مەکتەبی سیاسی کۆبوونەتەوە کەچی بافڵ تاالبانیتان لەگەڵایە بە چی سەفەرێک هاتبوو بافڵ تاالبانی کوڕی ماکوڕی گەورەی مامدەلالە و هاتنی بەشداری بوونی لە کۆبوونەوەکە زەرری نییە لەسەر ئەو ساسە بەس من هێشتا سەیرەکەی هەموویشی خەزێکتان لە بەردەسایە بەڵام ئەو یەک دەفتەری دوو سەڵاپەڕەی پێیە شتی ژەنووسێ ئەو چییە مۆزوعەکانی سەرکردایەتیش هەیە لەوێت مەکتەبی سیاسی و سەرکردایەتی هەیە و باپلیش هەیە ینی هەر لەسەرەوە باسی پەیوەندی ئەمە وەکو آخر پرسیار بێگەر باسی پەیوەندی یەکێتی و پاکەکە نەکرا بە تایبەتی ئەم ماوەیە کە تەفگەری ئازادی لە ناوچەی ئێوە داخرا و ئەوانە مەسەلەی تەوگەری ئازادی خەتەر دروست دەکەن لەسەر سیستێمی سیاسی ئێمە و تەوگەری ئازادی ئیجازەیان نەبووە پێشتر جارێک لەگەڵیان قسەکراوە ئەو مۆزوعە من پێم وان نییە بە شکلێک بووە کە ئەسڵەن لەو منتیقەیە کۆتاییان پێ بێ بەڵام بەو شێوە نییە کەوان هەموو ڕۆژێ هەوڵی ئەوە بدەن گوێ لە هیچ تعلیماتێکی ئەمنی ڕانەگەن ئێمە لە هەرێمی کوردستان سیستێمێکی سیاسیمان هەیە بەرژەوەندیمان هەیە ئەوان هەر گوێ لە بەرژەوەندی هەرێمی کوردستان ناکرد یعنی وەکو بڵێن پێکاکا وەکو پێکاکە لەوان ئینترە چی پێ دەڵێن یعنی بە دیسپلینترە زۆر سوپاس